کێ لە بەغداد ڕەفیقی هەیە، کێ لە بەغداد ئیشی ئەڕۆ، کێ لە بەغداد قسەی ئەخوا. من پێم وایە خۆتان نەزانن لە من باشتر ئەزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئێمە کە شتێک ئەڵێین کێ بەجێیەکەین. ئەم قسانە 2 مانگ پێش ئێستایە یەکێتی کەژمەدێکی بە یاریەکەی پارتی کرد. ڕوون بۆەوە هیچ هێزێکی کوردی لە بەغداد بە بەیەکێتی ناتوانێت ڕکابەری بکە جاگەر ملیۆنێک زیاتر دەنگیشی هەبێت. وتاری بارزانی لەبارەی پۆستی سەرکۆماری عێراق باسکردن لە یەکڕێزی و تەوافق مێزەکەی بە سەر پارتیدا هەڵگێڕایەوە لە هەڕەشە و پەنجە ڕاوەشاندنەوە ڕویان لە پاڕانەوە کرد. لە کەمتر لە 24 کاتژمێردا پارتی دنیایەک سازشیان کرد بۆ ئەوەی زیاتر لەوەی هەیە شکۆیان نەشکێت. یاریزانەکانی بەرامبەریشان لێزانانە سازشەکانیان وەرگرت کە گرنگترینیان کێشە دروست نەکردن بوو لە هەڵبژاردنی سەرۆکۆماردا، چونکە پەیامەکانی و حیزبە ڕوون بوون کە ئامادەن بۆ دروستکردنی کێشە لەو پرۆسەیەدا تاکە شتێک واگ ئاماژەیە و سازشەی پارتی دەردەکەوێت. کشانەوەی شەخەوەن عەبدوڵڵایە ئەو کەسایەکێکە لە متمانە پێکراوەکانی مەسعود بارزانی و مەسرور بارزانی، بەڵام بەڕوونی لە میدیا و دەوترێت کە ئەو کەسە مەرغوب نییە بەو هۆیشە و کشاندویانەتەوە. ئێستا ئەگەر پارتی و بەڵێنی لەبارەی پرۆسی هەڵبژاردنی سەرۆکۆمارە و داوێتی نەشی باتە سەر، بەڵام دەرکەوت کە هێزی پارتی بەشێوە ناکات کێشە بۆ ئەو پرۆسێ دروست بکات. یەکێتی تاقە حزبە لەم کوردستانە پیرۆزە کە عیلاقاتی لەگەڵ هەموو نەوعێک هەیە لە بەغداد، هەموو حزبێک، هەموو پێکاتێک بینمان لەگەڵ هەموو لایەنێک باشە. بۆ خزمەتی ئێوە، بۆ خزمەتی کوردستان، بۆ حەق و حقوقی ئێمە. ئایا کام لایەنی تر ئەو عیلاقاتایی هەیە؟ کام لایەنی تر ئەتوانێت بچێ بۆ بەغداد ئەو شتانە بۆ ئێوە دابین کا کە ئێوە ئەتانەوێت؟ ئەم قسەیە کە 2 مانگ پێش ئێستا سەرۆکی یەکێتی بە گوێی خەڵکی دادا و لەو کاتەدا زۆر کاریگەری نەبوو، بەڵام ئێستا دەردەکەوێت لە کۆ بنەمای دەگرت و بۆ وای دەوت.